بۆ قسەکردنی زیاتر لە سەر پرۆژەی بڵاوبوونەوەی زنجیرە کتێبی دەقی شانۆیی بە باشمازانی دیدارێک لەگەڵ کاک داناڕەوف ساس بکەین. کاک دانا سڵاو لێ بێ بەخێر بێی. زۆر سپاس زۆر سپاس. سپاس. ئەمێ لەوە دەست پێ بکەم کتێبخانەی کوردی لە دەقە شانۆییەکاندا تا ڕادەیەک هەژارە. هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە؟ تا ڕادەیەک ناتوانم بڵێم زۆر هەژارە. ئەویش ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵێ هۆکاری سەرەکی کە ئێمە هەتاکو ئێستا لەگەڵەوەشە کە چەندین ساڵە پەیمانگای هونەرە جوانەکان لە زۆربەی شارەکانی کوردستان هەیە نەمانتوانیوە جیلێک دروست بکەین خەڵکانێک دروست بکەین لەو قوتابیانە کە بتوانن ببنە خوێنەرێکی باشی ئەو کتێبانی کە لە بواری شانۆیە چاپ ئەکرێن. ئەمە ژوای کردووە کە دەستگاکانی بڵاوکردنەوە لە کوردستان گرنگ نێن بە کتێبی شانۆیی و کتێبی شانۆیی بڵاو نەکەنەوە لەبەرەوە هۆی کاوان ئەو کتێبانە بۆیە چاپ ئەکەن هەتاکو و بتوانن بیفرۆشن. بەڵام کتێبی شانۆیی ئەو کڕیارەی نییە بۆ ئەوان لەبەر ئەوە کەمتر کتێبی شانۆیی چاپەکەن. ئەمەش بەڕاستی کارەساتێکە بۆ بواری شانۆی کوردیمان و بێگومان بۆ کتێبخانەی کوردیش بە شێوەیەکی گشتی. باس لە خوێندکاری پەیمانگا کرد. ئەو کاتی پێشتر ئەتوانم بڵێم کتێبە شانۆییەکان هەر نەبوون یان زۆر کەم بوون. بەڵام ئێستا وردە بەم کتێبانەی بەڕێستەوە و چەند بەڕێزێکی ترکا کتێبی شانۆییان بەڵاو کردوێتەوە دەقە شانۆیی بێ یان لە سەر مێژووی شانۆ بێ. پێشنیارتان کردووە ئەم دەقە شانۆییانە ببرێن لە پەیمانگەکانە بخوێنرێن؟ من خۆم بەش بە حاڵی خۆم چەندین ساڵە ژمارەیەکی ێژگار زۆر کتێبی تێوێریم بڵاو کردوێتەوە کە هەموو بوارەکانی گرتوۆتەوە. خۆشبەختانە بەشێکی زۆر لەو کتێبانە سووری لێوەرگیراوە لەلایەن چ کۆلێژ بێت چ پەیمانگای هونەرە جوانەکانی سلەیمانی بیان شارەکانی تربیە. وەنگی من ئاگارم هەندێک لەو کتێبانە کراوە بە منهەنجی خوێندن لە پەیمانگای هونەرە جوانەکان یان مامۆستاکان سوودیان لێوەرگرتووە بۆ وانەوتنەوە. ئەمەش بەڕاستی جێی خۆشحاڵیە. بەڵام ئەوەی کە ناخۆشە یان کە جێگی خۆی نەگرتووە ڕغمی ئەوەی کە ئەم کتێبەکانی من ئەوی ئاگام لێوێت زۆری بەکار هاتووەکو مەنەجی خوێندن کە نەیانتوانیوە بەڕاستی ئەمە ینی حتا مامۆستاکانیشیان خوێنەرێکی باشی بواری شانۆنین. ئەمە نەقسێکی گەورەیە لە ئێمە لە هەمومان کە هیوادارمان بتوانین ئێمە پەیمانگای هونەرە جوانەکان کۆلێژی هونەرە جوانەکان مامۆستاکان چەندە گرنگی ئێن بە پەروەردەکردنی قوتابیەکانیان وەکو ئەکتەر وەکو دەرهێنەر و کۆمولایە بوارەکانی تری شانۆ کە لە پەیمانگایان لە کۆلێژە خوێنرێ هێندەش گرنگی بن بە لایەنە تێوەریەکە بە لایەنە زانیاریەکە بەوەی کە قوتابیەکان زیانتر هاان بن بۆ خوێندنەوەی کتێبە شانۆیەکان. کتێبە شانۆی من خۆم بەش بە حاڵی خۆم هەموو کتێبەکانم بەشێکی زۆرم لە کتێبەکانم بە نسخەی زۆرەوە بە دیاری پێشکەش کردووە بە پەیمانگای هونەر جوانەکانی سلەیمانی هاوکات پەیمانگای هونەر جوانەکانی هەولێریش. هیوادارم ئەمە ببێتە هاندەرێک ببێتە کولتورێک بۆ ئەوەی کە مامۆستاکان قوتابیەکان بتوانن بۆ نمونە شتێک دروست بکەن ساڵانە کە پێشبڕچێ خوێندنەوە ئەو کتێبانی کە نووسراون لە بواری شانۆیە بڵای کەنەوە لە ناو پەیمانگایە کتێبەکان قوتابیەکان هانن بیخوێنەوە دوای خوێندنەوە هین دروستکەن جۆرێک لە گفتوگۆ لەسەر ئەو کتێبانە دروستکەن بۆ سۆدی خۆشیان. چونکە ئێمە هونەرمەندی شانۆ وەکو هونەرەکانی تر نییە. هونەرمەندی شانۆ پێویستی بە زانیاری فکری هونەری فەلسەفی بە هەموو ئەو بوارانە هەیە بۆ ئەوی بتوانێت لە هونەرەکە زیاتر قاڵ بێتەوە. دەرهێنەرێک ئەکتەرێک پێویستی بەوەیە پێویستی بە ژێرخانێکی قوڵی فکری و فەلسەفی و ڕۆشنبیری هەیە بۆی بتوانێت بە قوڵتر بە فراوانتر کارەکانی بکە. جگە لە خوێندکاری پەیمانگا کتێبە شانۆییەکان تێگەشتێکی باشمان یان تێگەشتێکی زیندومان لە دروستەکە بۆ ئەو هونەرە نەمرە. ئایا خوێنەری ئەم کتێبانە لە چه ئاستێکدان بەگشتی؟ توانم بڵێم لە
ئاستی سفرایە بەڵام هاوکات بەش بە حاڵی خۆم ئەو کتێبانی من بڵاوم کردوونەتەوە چ تێوێری بێت لایەنە تێوریەکەی شانۆ بێ یان دەقی شانۆیی بێ ئەتوانم بڵێم خوێنەرێکی باشم هەبوو بەشێ لە کتێبەکانم لە کتێبخانەکانیشان نەماون ئەمە هیوادارم ئەمە بێتە هاندێرێک دەواازەیەک بۆ کتێبی شانۆ بە شێوەیەشی گشتی کە بێتە ببێ بە وەکو ڕۆمانی لێبێت وەکو لێکۆڵینەوەی فەلسەفی و دەرونی لێبێ کە خەڵکی گشتیش بتوانێت بیخوێنێتەوە منەوە چەندین ساڵە بەڕاستی کەمتر لام کردوێتەوە بە لە بوارە تێوریەکەیە ئەوە چەندین تقریبن 5-6 ساڵێکە بێ زیاتر ڕوون کردووەتە نووسینی دەقی شانۆیی ئێمە ئەگەر لە بواری تێوریە کتێبخانێکی پشکۆلەمانەوێت زۆر هەژارین بەڵام چەند کتێبێکمان هەیە بەڵام لە بواری دەقی شانۆیە ئێجگار هەژارین هیچ شتێکی ئەوتۆمان نییە من لەوە ئەچێ خۆم لەمە دواترخان کرد بێت زیاتر بۆ دەقی شانۆیی و کۆمەڵەیە تا ئێستا کۆمەڵێکی زۆر دەقی شانۆییم بڵاو کردوێتەوە و بەردەوامیشە بەنیازی زنجیرە کتێبێکی دەقی شانۆیی کە دوانیان بڵاو کراوەتەوانێ و چەندینی تریش بەڕێگەوەن بڵاو بکرێتەوە ئەگەر باسێکمان بۆ بکەیت ئەم زنجیرەیە پرۆژێکی هاوبەشە بەڕاستی لە نێوان ناوەندی کەپر کە من لەگەڵ هاوڕێم میران ئابراهەم و کەریم تاقانە دامان مەزراندەوە بۆ چاپکردن و بڵاوکردنەوەی زیاتر کتێبەکانی خۆمان ئەم پرۆژەیە پرۆژێکی هاوبەشە لەگەڵ کەپر و ناوەندی ڕەهەند لە سلێمانی ناوەندی ڕەهەند ئەوەی ڕاستی بێشەکە لەو ناوەندانی کە بە شێوەیەکی زۆر بەردەوام و چالاک کتێب لە زۆر بوارە بڵاو ئەکەنەوە ئەگەر دەستگاکانی تر کە ئیمکانێتی مادیشیان هەبێ ئەوەنگە گرنگینان بە کتێبی شانۆ بەڵام ئێمە لەگەڵ کاک ئارام سەدیق و کاک هۆگر لە ناوەندی ڕەهەند ڕێکەوتوین کە کتێبە شانۆیە دەقە شانۆیەکانم ئەوانەی بڵاو کراونەتەوە ئەوانەی کە بڵاویش نەکراونەتەوە بۆکو شێوە زنجیرەیەک زنجیرە نییە بەڵام یەک بە دوای یەکا وەکو شێوە زنجیرەیەک هەتا ئێستا دوو کتێب بڵاو بۆتەوە مرۆڤە خۆڵەمێشیەکان کە یەک دەقا لەگەڵ وەک ئەوەی ژیان لەوێ بێت کە چوارینەیە و 4 دەق لە خۆی ئەگرێ دوای ئەوان کۆتایی ئەم مانگە 2 دقیقە بڵاو ئەبێتەوە یەکیان بە ناوی چیرۆکەکانی بە ئەوی تریان بە ناوی تێکشکان 3 شانۆنامە لە خۆگرێ کە هەتا ئێستا بە هیچ شێوێ بڵاو نەکراوەتەوە باسی تێکشکانی دەرونی ئینسانەکە لە زۆر ڕۆوە هەتا کۆتایی مانگی هەشتیش 3 کتێبیکە بڵاو ئەبێتەوە ئەمانیش هەر دەقی شانۆیی وەک نووسەرێک و وەک شانۆکارێک ئەمێ بپرسم واقعی ئەمڕۆی شانۆی کوردی چۆن دەبینیت یان شانۆ بەگشتی ئەمە پرسیارێکە بەڕاستی ئازاربەخشە لەو ڕۆەوەی کە ڕەوتی شانۆی کوردی هیچ کات هێندەی ئێستامان خراپ نەبووە شانۆ بە قەیرانێکی ئێجگار گەورە ئەڕوە قەیرانێک لەسەر و هەمویانەوە کە هیچ لایەنێک هیچ شوێنێک هیچ گرنگێکی نییە بۆ شانۆی کوردی لە ڕووی مادیەوە شانۆی کوردی هیچ پاڵپشتێکی مادی نییە لە هیچ شوێنێکەوە وەزارەتی ڕۆشنبیری دەستەوەستانە بەڕاستی بێ وەزارەتی ڕۆشنبیری لە وەزارەتی مالیە پارێتەوە وەزارەتی مالیە لە ئەنجومەنی وەزیران پارێتەوە هەتا بودجێشی زۆر کەم بۆ کارێکی شانۆیی پێشکەشەکەی بەڕاستی ئەوەی هەیە و ئەوەی نییە هیچ پرۆژەیەک یان هیچ سیاسەتێکی کولتوری بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان نییە ئەم نەبوونی کولتورە ئەم سیاسەتە کولتوریە بێگومان شانۆشی کردوێتەوە کە ئێمە وای کردووە چالێکە شانۆیەکان زۆر سنووردار بێت بەداخەوە ڕەوتی شانۆی کوردی زۆر خراپە چوارەم خولی خەڵاتی دەقی شانۆی دانا ڕەوف کەی دەبێ و لەکوێ دەبێت ئیمساڵ 27 ئەم مانگە 27 نۆ
ئەنجامی خەڵاتی دانەڕە و ڕاگەیەنرێت. ئەم ساڵ لە شاری هەولێر ئەکرێت. گەنجێکی خوێنگەرمی بەتوانە لە هەرێمی کوردستانی ئیمساڵ خەڵاتەکەی بردوێتەوە. خۆشبەختانە ئیمساڵ خولی چوارەمێتی وەکو جەنابێتێ ئیمساڵ لە هەموو ساڵێک زیاتر دەقی شانۆییمان بۆ هاتبوو بە تایبەتی لە کوردستان لە باکوور لە باشوور بڵێم و بەشێکی زۆریش لە ڕۆژهەڵات. لەوە ئەچێ ڕۆژهەڵات جڵەوی ئایندەی دەقی شانۆیی بگرێتە دەست. بەڕاستی ئێجگار ژمارێکی زۆر دەقمان لە باشووری لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بۆیە کە بەشێکی زۆریشان زۆر باشن. ئەمە جێی دڵخۆشیە کە بزوتنەوەیەکی نووسینی دەقی شانۆیی بە شێوەیەکی زۆر باش و سەرکەوتوو لە ڕۆژهەڵاتی کوردستان خەریکە بە شێوەیەکی زۆر بەهێز پەرە ئەسێنێ. ئەمە زۆر جێی دڵخۆشکەرە. هەتا ئێستا خەڵاتەکە 2 ساڵی برادرانی هاوڕێیانی خۆشەویستی شان و نامەنووسانی ڕۆژهەڵات خەڵاتەکەیان بردوێتەوە. ئەمە جێی دڵخۆشکردنە. بەس ئیمساڵ کەسێکە لە باشوورەوە 27 ئەم مانگە لە شاری هەولێری خۆشەویست لە تەمامی 27 ئەم مانگە بەڵێ لە مەراسیمێکی تایبەتە ناوی براوەکە ڕادەگەیەنرێت و ئەو کەسەی شانۆنامەکە چاپ کراوە و خەڵاتەکە دابش دەکرێت. کاکدانا سوپاس کامە دەبووی لەگەڵمانە هیوای سەرکەوتنە بۆ خوازین. سوپاس بۆ تۆ زۆر سوپاس.